مامۆستا هەڵکەوت زایر زۆر بەخێر بن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەمڕۆ چاردەیت و ڕۆژی ڤاڵەنتاینە، پێیانتان چییە بۆ ڕۆژی ڤاڵەنتاین؟ وەڵاوکم پێشتاش وتم هیوادارم هەمومان ئێمە بە خۆشەویستیەوە بڕوانینە هەموو شتەکان، خۆشەویستی وڵات، خۆشەویستی تاکی کەس، خۆشەویستی بنەماڵەی، خۆشەویستی یەکتر قبولکردن لەگەڵ یەک. هیوادارم ڕۆژی خۆشەویستی ببێتە ئەوەی کە ئێمە بتوانین هەموو لایەکمان وەکو خۆمان یەکتری قبولکەین. سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کۆمەڵەیەکی زۆر لە هونەرمەندی لاو تازە پێگەیشتی بوونیان هەیە. جەنابەت وەک نیگەرانیەک باست کرد، دەبێت دامەزراوە حکومەکان چی بکەن بۆەوەی کە هەروەک خۆت ئاماژەت پێدا هونەرمەند لە سۆران بوونی هەیە؟ من پێم خۆشە هەموو کەسانێکی کە لێرە باڵادەستن شاری سۆران و ڕەواندەست شارۆچکەیەکی مێژووین کە لە بواری هونەر کەسانی زۆری تێدا دروست بووە. وەکو ئاماژەم پێدا لەو پرۆگرامانەی کە من کردومە هەمیشە سۆران حسەی شێری هەبووە، دایمە لەو فەقەرانێک کە دەڕواتە کۆتایی خەڵکی سۆران لە پێشەوای ئەو گەنجانە بووە. لەبەر ئەوە پێویستە زیاتر کولتوری گرنگی بە کولتور و هونەر لەم شارە بدرێ، لا عەقەل بتواندرێ چەند مانگجارێک کۆنسەرتێک بکەن هونەرمەندانی سۆران، هونەرمەندانی دەرەوەی سۆرانی بێن بەشدار بن لەم شارە تا بتوانە زیاتر هەنگاوی کولتوری لەم شارە بدەرێ و خەڵکی ئێرەش وەکو شارەچکەکانی کە وەکو زاخۆ ئێستا چۆن گرنگی پێدەدرێ لێرەش خەڵک بتوانێ هونەرمەندان ببینێ، چ لە بواری دراما بێ، چ لە بواری شێوەکار بێ، چ لە بواری گۆرانی موزیک بێ، بتوانن پرۆگرامی باش بکەن و ڕێز لە هونەرمەندانە بگرن کە سەری سۆرانیان بەرز کردێتەوە لە مەیدانە بەرزەکانی هونەری کوردین ئەمڕۆ خزمەت دەکەن. کاری زۆر گەورە و مێژووی هەیە بە هونەرمەندانە دەست پێدرێ. نمونەکەشی هونەرمەند میرعەلی، ئەو گەنجانی وەکو ئێستا کاکارسەلان، بڕوارسەلان، هونەر ئەحمەد، ڕێبین زۆرن لەو گەنجانە و هەروەها موزیکژەنی زۆر بەتوانە وەک مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی، کاک سیروان سیرینی، کاک فاروق باپیر زۆرن ڕاستیەگەر ناوەکە نەتوان بڵێم. مامۆستا زرار کە خزمەتێکی زۆری کردووە. من بۆیە دەڵێم ڕەواندز و سۆران تێکەڵ دەکەم بێکەوە نزیکەن و یەک کولتورن تقریبەن، بتوانێت گرنگی زۆرتر بدرێ، بەرنامەی زۆر بکرێ بۆی گەنجانی ئێرەش بێبەش نەبن لە هونەر و لە داهێنانی هونەرمەندان. بسیارم دەمەوە بێ مامۆستا ساڵ بە ساڵ ئەمەی باس بکەیت ڕەوشی هونەر چۆنە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی جەنابەت وەک مامۆستا و بە ئەو هونەرمەندانەی کە ڕوو لە لای جەناب دەکەن بۆ هەبوونی بەرهەمەکان ڕوو لە لای جەناب دەکەن، بەگشتی ڕەوشی هونەر ساڵ بە ساڵ پێشکەوتنی زیاتری بەخۆ بینەوە یاخود لاواز بووە؟ وەکو هونەری خۆم باسکەم هەڵکەوت زایر من بەردەوام بووم هەمیشە لە پێشبڕکێی ناوچەکانی هەموو وڵاتانی عەرەبی. لە کۆتایی 2024 توانیم خەڵاتی باشین ئاوازانەری سەر هەموو وڵاتانی عەرەبی وەرگرم. بێگومانە هونەرمەندانی کە لەگەڵ من کارەکەن زۆریان کوردن، هونەرمەندی کوردن، بەڵام هەنگاوی باش هەیە، هونەرمەندی باش دروست بووە، کاری باش دەکرێ، بەڵام هێستا پێویستە گرنگی زیاتر بدرێ، کاری باشتر بکرێ بۆ پێشڕکردنی بواری هونەری کوردی بەگشتی. هیچ پەیامێکت هەیە بۆ خەڵکی سۆران، بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران؟ وەڵاهی وەکو وتم خۆشەویستیم هەیە بۆ خەڵکی سۆران، هیوادارم بتوانرێ گرنگی زیاتر بە بەشی کولتوری بدرێ بۆ ئەم ناوچە. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس.